ئازای چۆن هەموو شەوێ زعباس هەموو شەوێ زعباس ناکردی بۆچی ئیشی تایە ئەگەر حیزبەکان بە ئەنگلی زابەزینە باشتر نەبوو ئەم دژایەتی کردن و ئەم یەکتر تۆمەت باش ئەم دژایەتکردنی کورد دیوە لە وەختی شێ مەحموود و نازان چێشە ئەم دژاتیارە هەبووە کاتی بڕینەوەی نییە ئاباد بە حیاتی تەواو نابێت بۆ دەوە خۆدەی بینی کاکە لە چلەکانەوە شەڕە تا ئیستاکە واگە لە خۆدە لێرە تورکمان نەزای چۆن وەکی نیە چاو دەرەکەت خزاوەتی ساڵ ببێتە بە حافظ ماجی دوانزانە من محافزیمەوێ ئێ باشە کە تۆ محافزەکەتان کە کووردە ماجیەکە لە کاکە ئێمە ئەیگۆڕن ئازای چۆن هەموو شەوێ زعباس هەموو شەوێ زعباس ناکردی بۆچی ئیشی تایە ئایا لەگەڵ وەسپی عاسی و موزر عاسی و لەگەڵ محەممەد تمیمی ئایا دانیشن چیاوت ئێمە ئەگەمە لە مۆزوعانە نییە.